چوار پارچەی کوردستان بە تایبەتی گەلانی ئازادیخوازیش بە هەموو شێوەیەک ڕوبەڕووی داگیرکاری وڵاتانی سەرمایەدار و کە بە سەرپەرشتی تورکیا بەڕێوە ئەبرێ پێویستە بەگشتی ئەم داگیرکاریە بچینەوە لە ڕووی کەلتوریوە لە ڕووی چەکداریوە لە ڕووی خۆ پێشخستن و پەروەردەوە هەموو گەل ئامادە بکەین ژنان گەنجان پیاوان هەموو بە یەک دەنگ بە برژێنە سەر شەقامەکان و مەیدانەکان و لە گۆڕەپانەکانە بەگشتی ئەم داگیرکاریە بچینەوە. پێویستە تا دوڕادە و تا دوا هەناسە ئێمە هەموو لایەنە کوردیەکان بێنینە پاڵی یەک و لەگەڵ یەکا بین، بەڵام هەر لایەنێکیش لەگەڵا پێویستە تەشیر بکرێ و لەناو گەلدا هەموو هۆشیاری و ئاگاداریە بکرێتەوە بۆی لایەنگری ئەو لایەنە نەکرێت کە پشتگیری داگیرکەران دەکات. زۆر بەداخەوەم کە ئەم هێرشانە ئەکرێتە سەر باشووری کوردستان و هەموو خەڵک و هەموو کەس لێی بێدەنگە بەڕاستی بۆ دەسەڵاتداران زۆر بەداخەوەم کە کارێکی ئاوا ئەکرێت و ئەوان بێدەنگن خۆی لە خۆیدا دەسەڵاتداران خۆی کە پاڵپشتە بۆ ئەو داگیرکاریە کە تورکیا هێرش دەکاتە سەر هەواڵان و لە شاخ و لە ناو شاریش بگرە زیاتریش لە بێدەنگی خەڵک بێدەنگ ئەکەن، یعنی بە تەواوی باشووریان داگیر کردووە. حەز ئەەکەم کە هاوڵاتیان بتوانن یعنی هینێکیان هەبێ بۆ خۆیان کە نتوان ئەم داگیرکاریە تاکەی بێ ئیتر بەسە بە هاوڵاتیان بێنە دەنگ ئەم زڵم و ستەمکاریە هەتاکەی کوڕ و گەنجی ئێمە بکوژرێ و هەتاکەی هەواڵان لەو شاخە شەهید بن. زۆر بەداخەوەم بۆ ئەم دەسەڵاتە. وەڵای حەتاک و لووتکە ئەوان هەر خیانەتیان کردو، ئەوان هەر خیانەتکار بوونە لە خۆیاندا بگرێت لە چەند لە 30 ساڵی ڕابردوو حتاکو ئێستا ئەوان هەر خیانەتکار بوونە و هەر پاڵپشتی وڵاتانی تر بوونە وڵا کەسی و هاوڵاتی و وەتەنی خۆیان فرۆشتووە و من نازانم چیان پێ بڵێم لێرەوە. زۆر بەداخەوەم بۆیان کە ئاوا خاک و هاوڵاتی و نیشتمانی خۆیان ئەفرۆشن بە وڵاتانی تر. دەستی داوەتێ بۆ داگیرکردنی خاکی کوردستان و بۆ سڕینەوەی شوناسی کورد و کللتوری کوردی بەڕاستی ئێمە بەتوندی وەکو گەنجان ئیدانەی ئەماکەین، چونکە ئەم داگیرکاری دەوڵەتی تورکیا و دەوڵەتانی دراوسێ و دەوڵەتانی ئیقلیمی کاریگەریەکی خراپی لەسەر ئێمە هەیە. بووەتە هۆی ئەوەی شوناسمان بسرێتەوە، بووەتە هۆی ئەوەی کە ئێمە نەتوانین خۆبەڕێوەبەرێکی باش بکەین، و بووەتە هۆی ئەوەی دووفاقێک لەناو کۆمەڵگەکەی ئێمە یا دروست بێت کە میلەت بێتە چەندبەرەیەکەوە لە هەر شارێک و لە هەر کوچە و لە هەر کۆڵانێکا سەر بە چەندبەرەیەک خەڵکەیە. بۆیە زۆر بەتوندی ئیدانەیەوە ئاکەین و ئیدانەی ئەو لایەنانە ئاکەین کە پشتگیری داگیرکەرەکەن، چونکە ئەمە خەتی خیانەت دروستەکە و ئەبێتە هۆی ئەوەی بەڕاستی میلەتەکەی ئێمە زیاتر بەرەو لە ناوچوون بچێەوە بەرەوە بچێ کە سیستەمی دەسەڵات و سەرمایەداری تیادا جێبگرێت، کە ئەمە زیانێکی زۆری بۆ ڕەسەنایەتی و کللتوری ئێمە هەیە.